5 مانگە چاوەڕوانی بەرهەمی ماندووبوونەکانیان دەکەن، بەڵام لە کۆتاییدا مایە پووش دەرچوون. بەرهەمی چەڵتووکی ئەم ساڵیان بەهۆی جۆرە نەخۆشیەکەوە پوچەڵ بووە و لە کاتی پێگەیشتنیدا نەخۆشی لە مەرەزەکانی داوە و بەهۆیەوە زیاتر لە 150 دۆنم بەرهەمی برنجی ئەم ساڵیان لەناوچووە کە دەکاتە نزیکەی 100 تۆن چەڵتووک. وڵای ئەم مەرەزەی ئێمە تەقریبا 50 فەلاحین لەم بەرئاوی گوندی گەبەیە مسکێنی پێڵێن ئێمە ئەم ساڵەکە ئەم نەخۆشی لێداوە ئەم گڕی لێداوە هەمووی بەڕاستی کەس بۆی دەرنەچوو یەک کیلۆی بۆ دەرنەچووە. ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بۆ هاندانی ئەم جوتیارانە بۆی عەرزەکانە بەجێنێن لەگەراوا بێمە بەجێن لەگەر قەرەبوویەکمان نەکەنەوە مەجبوری بەجێ بێنین. لەوە 5 جارەتی وای لێ هاتووە. بەڕوخسارێکی ماندووەوە داغ بۆ بێبەرهەمی ئەم ساڵیان دەخۆن. 5 مانگە لەبەر تیشکی خۆر ئاودێری گۆلە مەرەزەکان دەکەن، بەڵام ماندووبوونەکەیان بەزایە ڕۆشت چونکە کارەکەیان بە ئەنجام نەگەیشت. ئێستا چاوەڕوانی لایەنە پەیوەندیدارەکان دەکەن لیژنەیەک پێک بهێنێت بۆ دیاریکردنی جۆری نەخۆشیەکە و قەرەبووکردنەوەی زیانی جوتیاران. پێشەوەی کە بگاتە بەرهەم ئەم نەخۆشی توش بووە ئیتر نازانێ ئەم نەخۆشی ڕاستیەکەی ئەتاکوێ ساکە بێ لیژنێکی معنی بێت دیراسەی کە بزین ئایا هۆکارەکەی گڕەیە یان نەخۆشیی تازەیە بۆی کە لانی کەم نەخۆشەکە تەشخیص کرێت بۆ کە تەشخیص کرا بۆی کە فەلاحەکەش بەرچاوڕوونیشی هەبێ ئەو فەلاحانی کە لێرانن ڕاستەکەی بژێوی ژیانی خۆیان لەسەر ئەم برنجێ چکە هیچ شتێکی تر هیچ ڕستێکی تر لەم ناوچێ نابێت یعنی هەچی بکە زەرەی تیاکە. بەرهەمی برنج یان برنجی کوردی لە هەرێمی کوردستاندا لە سەرەتای مانگی 5ەوە جوتیاران دەست بە چاندنی دەکەن و لە مانگی دەدا دروێنە دەکرێت، بەڵام جوتیارانی گوندی گەبەی سەر بە ناحیەی پیرەمەگرون لە پارێزگای سلێمانی ئەم ساڵ لە کاتی پێگەیشتنی چەڵتووکەکەیاندا بەهۆی لە ناوچوونیەوە لە دروێنەکردنی بێبەش بوون. لە ناو چاندنی بەروبوومە کشتتوکاڵەکاندا چاندنی چەڵتووک لە هەموو جۆرەکانی تری کشتتوکاڵ زەحمەتترە، بەڵام ئەو زەحمەتیە بۆ جوتیارانی ئەم ناوچەیە ئەم ساڵ بەرهەمێکی ئەوتۆی نەبوو. ئاخۆ دەبێت چ شتێک هێندە بە ئازار بێت کاتێک جوتیارێک دەیەوێت بەروبوومەکەی بدورێتەوە و هیچ داهاتێکی نەبێت. ڕێبازیوە کورسات نیوز گوندی گەبە سەر بە ناحیەی پیرەمەگرون.